150 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر دانانی یەکەم قایمقامی هەڵەبجەدا. بۆ مەبەستا لە مۆنومێنتی شەیدان پانێڵێک بەنامنیشانی هەڵەبجە وەک قەزایەکی دێرین بەڕێوە چوو. پارێزگاری هەڵەبجە لەگەڵ بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هەڵەبجە لەگەڵ هەموو چین و توێژەکانی هەڵەبجە ڕۆژێک دیاری بکەن بە ڕۆژی شاری هەڵەبجە. نایە هەر ناوێکی هەبێت هەر نازناوێکی لێنێن ئەوە ئەکەوێتە سەر ئەوان بۆ ئەوەی ئێمە وەزارەتی ڕۆشنبیری لەو ڕۆژەدا بۆ شاری هەڵەبجە ئەرکی سەرشانی خۆمان بەهۆی بەڕێوەبردننی کار و چالاکیەوە بەجێ بێنین. گەرچی هەڵەبجە لە ئێستادا بووەتە پارێزگا، بەڵام هێشتا شارەکە پێویستی بە ئاوڕ لێدانەوەی زیاتر هەیە. مامۆستایانی زانکۆ و بەشێک لە وڵاتیان وەڵەبجەش دەڵێن شارەکەیان زیاتر لە ساڵانی پێشتر پێویستی بە خزمەتگوزاری و ئاوەدانکردنەوەیە. کارەساتانەی کە بەسەر هەڵەبجەوە قوربانیانەی کە هەڵەبجە داوێتی هەموو ئەوانە واکەن لە هەڵەبجە کە شیاوی گوزران و ژیانێکی باشتر بێت. یعنی ئەم قسە زۆر قسەی لەسەر کراوە بابەتە کە بەڕاستی حیفە دەسەڵاتی کوردی بەو شێوە ئەم شاری پراوێز خستووە کۆمەڵێک تەنانەت خزمەت گوزارە سەرەتایەکانی ژەوەی کە گوزەری بکە بە ناو شاری هەڵەبجە ئێستا بۆی دەرەکەوێت کە چی ستەمێکی گەورە و چێ پراوێز خستنێکی گەورە بەرامبەر هەڵەبجە کراوە و بەرامبەر هەموو شارەکانی تری کوردستانیش بەدڵنیاییەوە بابەتێکە مەسەلەی نادادی و گەندەڵی و نەعەدالەتی هەموو کوردستان بەری کەوتەوە و یەک بە یەکسانی. عشرەتی جاف کە گەورەترین عشرەتی باشووری کوردستان بەو کاتە لەم ناوچەیان نیشتەجێ بکە وەکو بەشێک لەو ئیسلاحاتی کە لە عێراقا گرتووە بەرەوە یەکە کارگێڕەکە کە تا ئەو کاتەش ناوی ئەڵەبجە بوو. قەزای ئەڵەبجە لە دوای ساڵی 1942 پێوترا قەزای ئەڵەبجە بەڕێوەبەر ئیدارەیەکە تا ساڵی 1869 ئەو بۆ یەکەم جار قایمقامی بۆ دابنێ و محەممەد پاشا کە ئەو کات هێشتا لەقەبی پاشایەتی وەرنەگرتووە کردی بە ڕئیسی ئەم عەشرەتە. طبعا هەڵەبجە هەر بە گەورەی لەدایک بوو ئەو قۆناغە مێژووی بۆ لە 150 ساڵی ڕابردووەوە تا ئێستا هەڵەبجە 57 قایمقامی هەبووە. بە گوێرەی زانیاریە مێژوویەکانیش هەڵەبجە لە ساڵی 1942دا ناوی وەک قەزایەنراوە، بەڵام بەڕێوەبەر ئیدارەی شارەکەی کردووە. دواتر لە ساڵی 1964دا لە هەڵەبجە یەکەم دەسەڵاتی بەڕێوەبردن لە بەڕێوەبەرەوە گۆڕا بۆ قایمقام. هاوکات هەر بەپێی سەرچاوە مێژوویەکان لە 24 یانزدەی ساڵی 1969 محەممەد پاشای جاف بە یەکەم قایمقامی هەڵەبجە دانراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.